خۆشەویستان هێناڵتی جوانترین سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش هەواڵەکانی وەرزش پێشکەش دەکەین و با گرنگترین ناونیشان دەست پێ دەکەین. لە یاری گەڕانەوەی خولی یانە پاڵەوانەکان ڕیال مەدرید با 2 گۆڵی بێ بەرامبەر لە دۆرتمۆندی بردەوە، بەڵام لەگەڵەوەشدا ماڵاوایی لە پاڵەوانێتیەکە کرد. ئەمشەو لا خولی یانە پاڵەوانەکان بەرشەلۆنە میوانداری بایرن میونشنی ئەڵمانی دەکاو، لیۆنێل میسیش پێی وایە یانەکەی دەتوانێت بگاتە یاری کۆتایی. پاوەری سەرۆکی فەخری بایرن میونشن تەشید لەسەر ئەوە دەکاتەوە کە یانەکەی پێویستی با لیڤاندۆڤسکی نییە و بۆندیشی پێشکەش نەکردووە. ئارسن فینگەری فەڕەنسی ڕاهێنەری یانەی ئارسناڵ لە پۆستی ڕاهێنەرایەتی یانەی پاریس سەن جەرمانی فەڕەنسی نزیک دەبێتەوە. دووبارە ئێوارەتان باش. لاخولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا ڕیال مەدرید با 2 گۆڵی بێ بەرامبەر لە یانەی بروسیا دۆرتمۆندی بردەوە و سەرەڕای ئەوەش لە پاڵەوانێتیەکە کرایە دەرەوە. شەوی ڕابردوو لە میانی یاری گەڕانەوەی قۆناغی پێش کۆتایی خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا ڕیال مەدرید میوانداری بروسیا دۆرتمۆندی کرد و با 2 گۆڵی بێ بەرامبەر یاریەکەی لێبردەوە، بەڵام لەگەڵەوەشدا نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێت. سێرجیۆ رامۆس کە وەک ئەستێرەی ئەو یاریە دەستنیشان کرابوو تەشیدی لەسەرەوە کردەوە ئەگەر لە یاری چوونی لە ئەڵمانیا بە نیوەی بەهێزی شەوی ڕابردوو یاریان بکردایە ئەوە ئێستا گەیشتبوو یاری کۆتایی چامپیۆنز لیگ. لای خۆشیەوە یۆرگن کلۆپی ڕاهێنەری یانەی بروسیا دۆرتمۆند تەکیدی لەسەر ئەوە کردەوە کە پێویست بوو لە یاریەکەدا 7 کارتی سوور بەڕووی سێرجیۆ رامۆسدا بەرز کرایەتەوە. گوتیشی من ئێستا خۆشحاڵترین ڕاهێنەرم لەسەر ئاستی جیهان. هەردووە یاریەکە خۆزێ مۆرینۆی ڕاهێنەری ریال مەدرید بە دووری نەزانی کە لە ڕیزەکانی یانە مەلەکیەکە بڕات و ڕایگەیان دەچمەیانەیە کە خۆشیان بوێم. پاشکرانە دەرەوەی یانەی ریال مەدرید لە خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا خۆزێ مۆرینۆی ڕاهێنەر تەکیدی لەسەرەوە کردەوە کە ئەگەر هەیە کۆتایی ئەم وەرزە لە ریال مەدرید بڕوات، گوتیشی دەچمەیانەیەک و خولێک کە یاریزانەکان و هەندەران و ڕاگەاندنەکان خۆشیان بوێم، چونکە هەست دەکەم لە مەدرید خۆشەویست نیم. لە کۆتایی قسەکانیدا خۆزێ مۆرینۆ تەکیدی لەسەرەوە کردەوە کە ریال مەدرید لە بروسیا دۆرتمۆند باشتر یاری کرد و شایستەی ئەوە بوو بگاتە یاری کۆتایی پاڵەوانێتیەکە. By the fans, I'm loved by the media that treats me in a fair. هەر لە هەواڵەکانی چامپیۆنز لیگدا ئەمشەو کاتژمێر 95 خولەک لە خولی یانە پاڵەوانەکان یانەی بەرشەلۆنا لە ناو یاریگای خۆی میوانداری یانەی بایرن میونشن دەکات. ئەمشەو دووەم یاری قۆناغی پێش کۆتایی یاری گەڕانەوە لە نێوان بەرشەلۆنە ئیسپانی و بایرن میونشنی ئەڵمانی ئەنجام دەدرێت. لە یاری چووندا یانەی بایرن میونشن با 4 گۆڵی بێ بەرامبەر یاریەکەی لە بەرشەلۆنە بردەوە و چاودێرانیش پێیان وایە بەڕادەیەکی باش لە یاری کۆتایی نزیک بوونەتەوە. بۆ یاریەکەی ئەمشەو لا ڕیزی یانەی بەرشەلۆنا سێرجیۆ بۆسکێج ناتوانێت یاری بکات بەهۆی ئەو پێکانەی کە لە یاری ڕابردوودا دووچاری هات. یۆبانێکسی ڕاهێنەری بایرن میونشنیش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا بەشداری کرد و تەشیدی لەسەرەوە کردەوە کە دەیسەلمێنن بردنەوەکەی یاری ڕابردوو بەڕێکەوت نەبوو. بایرن میونشن بۆتە بەهێزترین یانەی جیهان. لیۆنەل میسی ئەرجەنتینی متمانەی بەوە هەیە کە یانەی بەرشەلۆنە سەرکەوتن بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەدەستدێنێ و بەسەر پشتی یانەی بایرن میونشندا بپەڕنەوە. لیۆنەل میسی ئەرجەنتینی یاریزانی یانەی بەرشەلۆنە بەشداری کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی کرد و تاکیدی لەسەرەوە کردەوە کە لە توانایاندا هەیە بەسەر پشتی یانەی بایرندا بپەڕنەوە یاری کۆتایی. میسی وتی هەرچەندە ئەرکمان خورسا بەڵام لە تواناماندا هەیە سەرکەوتن بەسەر بایرندا بەدەستبێنین و بگەینە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. وتیشی متمانەم بەخۆم هەیە ڕابەرایەتی بەرشەلۆنە بکەم لە بەرامبەر یانەی بایرن میونشن و هەموو هەوڵێکی خۆمان دەدەین بۆ ئەوەی ئەنجامەکەمان بینینە دی. ئەمشەو کاتژمێر 95 خولەکی یانەی بەرشەلۆنا لە ناو یاریگای کامپ نۆ میوانداری یانەی بایرن میونشنەکە و لە یاری چوونیشدا بایرن با 4 گۆڵی بێ بەرامبەر یاریەکەی لە سوودی خۆی کۆتایی پێهێنا. Venimos de un cambio de técnico otra vez, por eso el equipo todavía no tiene la identidad que vos decís. ئەگەر هەیە خافێر ماسکێرانۆی ئەرجەنتینی و بەرگریکاری بەرشەلۆنە بتوانێت بەرامبەر یانەی بایرن میونشن لا خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا یاری بکات. ڕۆژنامەکانی ئیسپانیا باز لەوە دەکەن کە خافێر ماسکێرانۆی ئەرجەنتینی و بەرگریکاری یانەی بەرشەلۆنا زۆر پێشوادەی خۆی لا پێکانەکەی چاک بۆتەوە و ئەگەر زۆرا بتوانێت بەرامبەر بایرن یاری بکات. پێشتر ماسکێرانەوە لە یاری بەرشەلۆنا بەرامبەر پاریس سەن ژەرمان تووشی پێکانات و پێشبینی دەکرا بۆ ماوەی 6 هەفتە دوورکەوێتەوە.
بەڵام ماسکێرانەوە پێشتر لە وادەکەی خۆی چاک بۆتەوە و ئێستا بۆ ڕوبەڕووبوونەوەی بایرن میونشن ئامادەیە. ڕۆژنامەی سپۆرت تاکید لەسەرەوە دەکاتەوە کە ئەگەر زۆر راتکەیتەوە فیلانۆڤای ڕاهێنات پشت بە ماسکێرانەوە ببەستێت لەو یاریەدا، بە تایبەتیش پاژەوەی یانەی بەرشەلۆنا بەدەست نەبوونی بەرگریکارەوە دەناڵێنێ و پۆیۆڵیش تووشی پێکان بۆ ئاستی ئەبیدال و بارتراژ وەک پێویست نییە. بێگەن باوەری قەیسەری تۆپیپی ئەڵمانیا و سەرۆکی فەخری یانەی بایرن میونشن تاکیدی لەسەرەوە کردەوە کە یانەکەی پێویستی با لیڤاندۆڤسکی پۆڵندی نییە و بۆندیشی پێشکەش نەکردووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا پاژەوەی لیڤاندۆڤسکی 4 گۆڵی بەرامبەر یانەی ڕیال مەدرید تۆمار کرد بۆ جێی سەرنجی یانەکانی ئەوروپا. ڕۆژنامەی بێڵد ئەوەی بڵاو کردەوە کە ئیدارەی بایرن میونشن بانیازە لە بۆندێکی ئاڵوگۆڕدا ماریۆ گۆمز با لیڤاندۆڤسکی پۆڵندی بگۆڕێتەوە. لەو بارەیەوە فرانس بیگن پاوەری سەرۆکی فەخری یانەی بایرن میونشن تاکیدی لەسەرەوە کردەوە کە یانەکەیان پێویستی با لیڤاندۆڤسکی نییە. وتیشی خاوەنی دوو هێرشبەری بەتوانین لەسەر ئاستی جیهان و لاخولی ئەڵمانیاش زۆرترین گۆڵمان تۆمار کردووە. Sollten an und für sich Vorbilder sein und sich auch so benehmen. Und wir haben oft Bilder gesehen, wo man, sagen wir mal ein Beispiel. هەر لێژنەوە یەکێتی وەرزشی لە جیهاندا بۆ ئەوەی شەرعەیەت وەربگرێت دەبێت هەڵبژاردننی بۆ ئەنجام درێت. لە هەرێمی کوردستان تا ئێستا هەڵبژاردن بۆ لیژنەکانی ئۆلۆمپی و پارا ئۆلۆمپی و یەکێتی وەرزشەکان نەکراوە. ئەما لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا بەرپرسە وەرزشەکان سەرپەرشتی هەڵبژاردننی لقی یەکێتی وەرزشەکانی بەغدایان کردووە. هەرتا مەزراوە و لێژنەیەکی ناحکومی بۆ ئەوەی شەرعیەتی تەواوی هەبێت پێویستە کەوا هەڵبژاردننی بۆ ئەنجام بدرێت. لێژنەکانی ئۆلۆمپی کوردستان و یەکێتی وەرزشەکان و لێژنەی پارەئۆلۆمپی کوردستان ئەو لێژنە و یەکێتی وەرزشیانە لە هەرێمی کوردستاندا کە بە تەوافقی حیزبەکان دانراون واتە هەڵبژاردنیان بۆ ئەنجام نەدراوە. هەر بۆیە زۆربەی کاتەکان ئەو کاسانەی کەوا لە پۆستە وەرزشەکان دانراون ئەو کەسانە لەوانەیە زۆر زار شیاوی ئەو پۆستانە نەبن و حیزبەکان ئەو کەسانیان لەو جێگایانەدا نابێت. لێژنەکانی ئۆلۆمپی عراقی و لێژنەی پارەئۆلۆمپی عراقی لە ماوەی ڕابردوودا هەڵبژاردن ئەنجام دەداتەوە. لێژنەی پارەئۆلۆمپی کوردستان و لێژنەی ئۆلۆمپی کوردستانیش سەرپەرشتی لقی ئەو یەکێتی وەرزشیانە دەکات کەوا لێژنەی ئۆلۆمپی عراقی هەڵبژاردنەکانی لە شارەکانی هەرێمی کوردستان دیادا ئەنجامدا. بەڵام بەبێ ئەوەی کەوا بەرپرسانی وەرشی هەرێمی کوردستان بیر لەوە بکەنەوە کە هاوشێوەی هاوتایەکانیان لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق و بە دیاریکراوی لە شاری بەغدای پایتەختی عێراقدا عەرەبەکان هەڵبژاردن ئەنجام دەدەن و شەرعیەت بە دامەزراوە وەرشیەکانیان دەدەن بەڵام لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا تەوافقی حیزبەکان هۆکار بوو. ئێمە بە هیچ شێوەیەک نامانەوێت سەرپەرشتی لیژنەیەک بکەین بە هەڵبژاردن نەبێتن. ئەسڵەن خۆشی ئەو پۆستە بۆ کەسی تێگەیشت و خۆشیەکەی لەوەیە بە هەوڵی خۆی و بە دەنگی و ڕزای کەسانی دەوروبەری خۆی پێ بگاتن. ئەوەی تا ئێستا نەکراوە ئێمە هیچ یاسایەکمان نەبوو ئەوی ڕاستی بێ بەڵام ئێستا یاسایەکمان لە بەردەستدا بەپێ ئەو یاسایە لە هەی ئینتیخابی لەو هۆکارانەی کەوا هەڵبژاردن بۆ لێژنەکانی ئۆلۆمپی و پارەئۆلۆمپی کوردستان ئەنجام نەدراوە هۆیەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە تاوەکوی ئێستا ئەم لێژنە وەرزشیانە هیچ یاسایەکیان نییە واتە یاساکانیان لە پەرلەمانی کوردستان نەکراوەتە ڕوو هەروە پەسەند نەکراوە هەرچەندە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەرپرسانی ئەم لێژنە وەرزشیانە گوتویانە ئێمە هەوڵەکانی خۆمان بۆ ئەوە داوەکەوە یاساکانمان پەسەند بکرێت بەڵام یاساکان لە پەرلەمانی کوردستان پەسەند نەکراون. بەپێی زانیاریە نافەرمیەکان چەند بەرپرسێکی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەوەدا سوودیان وەرگرتووە کەوا ئەم لێژنە وەرزشیانە هیچ یاسایەکیان نەبێت تاوەکو هەڵبژاردنیان بۆ ئەنجام نەدرێت و ئەوان کەسە نزیکەکان لە خۆیان و سربەکوتلەکانی خۆیان لەم لێژنە و یەکێتی وەرزشیانە دابنێن و دایان ناون. بۆ نارتی ئەحمەد مستەفا هەولێر. بە یارمەتی هاوکارانە ماوەڵەکانی وەرزش پێشکەش کرایەوارێکی خۆش بۆ گژلای.